سڵاوتان لێبێت لەم ڤیدیۆیەدا باسی چۆنێتی بەکارهێنانی سپرای لووتتان بۆ دەکەم بە شێوازێکی زانستی. سەرەتا پێش بەکارهێنانی سپراکە پێویستە دەستەکانت بە جوانی بە ئاو و سابوون بشۆیت. وا باشترە پێش بەکارهێنانی سپراکە لووتت پاک بکەیتەوە. سپراکە بە جوانی ڕابوەشێنە و سەری سپراکە لا ببە. سەرت کەمێک بۆ خوارەوە لار بکەرەوە بە شێوەیە کە سەیری قاچەکانت بکەیت. پاشان بە پەنجەی دەستت پەستان بخەرە سەر ئەو لای لووتت بە هێواشی کە سپراکەی بۆ بەکارناهێنیت. سەری سپراکە بخەرە ناو لووتەوە بە شێوازێک کە بە ئاراستەی لێواری دەرەوەی لووتت بێت. بەڵام ئاگادار بە نابێت سپراکە زۆر بخەیتە قوڵایی لووتەوە. هەناسەیەک هەڵبمژە بەو لای لووتت کە سپراکەی بۆ بەکاردەهێنیت، هاوکات لەگەڵ هەڵمژینی هەناسەکەدا سپراکە بکەرە ناو لووتەوە. پێویستە سپراکە بەڕێکی لە ناو لووتتدا بهێڵیتەوە. نابێت بە خێرایی و بە قوڵی هەناسە هەڵبمژیت. سپراکە لە لووتت دەربکە و هەناسە بەدەم بدەرەوە. و بە هێواشی پەستان بخەرە سەر ئەو لایەی لووتت کە دەرمانەکەی بۆ بەکاردەهێنیت. پاشان بۆ ماوەی چەند خولەکێک سەرت بۆ دواوە ببە و بیهێڵەرەوە. ئەگەر پێویستی کرد هەمان هەنگاو بۆ لایەکەی تری لووتت دووبارە بکەرەوە. وا باشترە بۆ ماوەی چەند خولەکێک لووتت پاک نەکەیتەوە دوای بەکارهێنانی سپرا. پێش بەکارهێنانی سپراکە بۆ یەکەم جار پێویستە پرژەیەکی پێ بکەیت وەک تاقیکردنەوە. ئەگەر هاتوو بۆ ماوەی هەفتەیەک سپراکەت بەکار نەهێنا، ئەوە پێویستە ئەم هەنگاوە دووبارە بکەیتەوە. ئەگەر پێویستی کردو سپرا لە هەمان کاتدا بۆ یەک لای لووتت بەکار بهێنیت، ئەوە پێویستە هەر یەکیان بە ئاراستەیەکی جیاواز بێت. لە کاتی بەکارهێنانی سپرادا باشتر وایە ڕووی سپراکە لە کۆڵەکەی لووت نەبێت، بە تایبەتی سپرای کۆرتیکۆستیرۆیدەکان. ئەو سپرایانەی کە بۆ چارەسەری گیرانی لووت بەکاردەهێنرێت نابێت لە 5 بۆ 7 ڕۆژ زیاتر بەکار بهێنرێت. سپرای کۆرتیکۆستیرۆید پێویستی بە چەند ڕۆژێکە بۆ دەرکەوتنی کاریگەریەکەی. بۆیە پێویستە بەڕێکی بەکاری بهێنین و نابێت بە زوویی واز لە بەکارهێنانی دەرمانەکە بهێنین. بۆ دڵنیابوونەوە لەمەش پێویستە ڕاوێژ بە پزیشکی پسپۆڕ یان پزیشکی دەرمانساز بکەیت. ئەگەر دوای بەکارهێنانی سپراکە هەستت بە تامێکی ناخۆش کرد لە قوڕکتا، ئەوە دەتوانی پەرداخێک ئاویان شەربەت بخۆیتەوە. ئەگەر هاتوو چەند سپرایەکت هەبوو لە هەمان کاتدا بەکارت هێنان، ئەوە پێویستە 2 خولەک لە نێوانیاندا هەبێت. بۆ ئەوەی بزانی ئەو سپرایی کە بەکاری ئەهێنی سەر بە کام جۆرەیە، ئەوە پێویستە ڕاوێژ بە پزیشکی دەرمانساز یان پزیشکی پسپۆڕ بکەیت. باشتر وایە لە دوای بەکارهێنانی سپرای لووت تا ماوەیەک لووتت پاک نەکەیتەوە. دوای بەکارهێنانی سپراکە پێویستە سپراکە بە جوانی پاک بکەیتەوە بەو شێوازەی کە لەلایەن کۆمپانیای بەرهەمهێنەرەوە ئاماژەی پێدراوە. سمارت وەرچەرخانە.